جلی کوردی دایما لە بەهارانە تۆزێ گڕوتینێکی زۆر زیاتی هەیە لە چاو فەسڵەکانی ترە. ئەوەشی کە ئەکرێت جلی کوردی نەوعی زۆرە لە ستارخانی و مراخانی و چۆغە ئەمە مۆدیلێکی کۆنی کوردەواری خۆمانە. بەڵام ئیسلام قاتی منیش پێوتێ یا کراسی یا کەتافی ئەمە ئەکرێ، نێچێری ئەکرێ، مەسعودی ئەکرێ، ئەمە ناوە هەمووشی سلێمانیش بە قووەتە لە ناونانە و هەمووشی مۆدیلە تا نەڵێ ئەوە نازانێەوەیە. بەڵام بەعامێک قاتی نێچیری و مەسعودی زۆر ئەم ناوانە ئەم دوانە کرا و لە زستانانی شەمراخانی. چ ڕەنگە زۆرتە خواستی لەسەر بۆ بەهارە؟ ئەم بەهارە من وەکو ئەوەی کە پشتێن ئەفرۆشم وابزانم بە پیاوێکی تیشم باسکە ڕەنگێکی نیلی دروست کراوە، نیلێکی زۆر تێرە، مەیلێکی مۆری هەیە. بەڕاستی ئەوەندە ڕەنگێکی جوان بوو، من خۆم ڕەنگێکم هەبوو خۆم تەوەقعم نەکرد کە ئاوا ئەو ڕەنگە لەو قاتش جوان بێ و ئەو نەش بفرۆشێ. ڕەنگەشەر حەزەکەم سەیری بکەن. ئەم ڕەنگە بوو من ئەمە هەموو ستایلی نیلیەکانمە کە دانراوە، بەڵام ئەم ڕەنگە زۆر جوانیش بوو بۆ ئەو ڕەنگە کە نیلێکی زۆر تێر بوو، بەڵام مەیلێکی مۆری هەبوو. ئەو ڕەنگە ئەم ساڵ بە تەجروبەی قات کێتە لای من لە 150 زۆرە لە 150 لە یەک ڕەنگ بێتە لاو، ئەو ڕەنگە هاتۆتە لای من. بۆچی قوماشی ئافرەتان بەکاریە بۆ جلی کوردی پیاوان؟ بەڵێ جلی کوردی پیاوان وەکو ستایل ئەوە قماش ئەبێ پیاوان بێ ئەکرێ، بەڵام لە نەرێتی میلەتی کوردی خۆمانە ئەگە بچیتەوە بۆ سەر 100 ساڵ بۆ 200 ساڵیش من لە ڕسمە کە بینیومە جلی پشتێنی پیاوان قماشی ئافرەتانە ئەکرێ. قماشی کشمیرە کە بە کورداری پێوتێ قماشی پەڕۆ، قماشی مەتاتیە ئەکشێ لە پشتا زۆر خۆشیشە و ناکرێتەوە لە پشتا. قماشی قەیفەمان هەیە و قەیفەیە زۆر زوو ئەکراوە ئەکرێ بە کەوا و سەڵتە، بەڵام ئەکرێ بە پشتێنیش. قماشی لێرە پێوتێت جورجێدیا کرێبی پێوتێ بۆ کراسی ئافرەتانیشە، بەڵام ئەبێ ڕەنگکان تۆ ئینسان دەستڕەنگینی ئەوەی هەبێ بزانێت چی بۆ پشتێنەکان ئەبێ ئەکرێ. هەچی پشتێنی پیاوانە سنفی قماشی ژنانە ئەکرێ بە پشتێنی پیاوان. یەکشت نییە پیاوان بێ بکرێ بە پشتێنی پیاوان. یەک پرسیارم هەیە، کەسە بۆ تا ئێستا بێ بۆ لاو ژمارەیەکی زۆر واتە مەترەکانی زۆر بوو بێت؟ عەدەدی مەتری بۆ یەک پشتێن چەندێ بۆ؟ بعدەدی مەتری جۆرێکە بوون بۆ گرێکە بیبەسێ ئاعتیادی 10 مەترە لەسەر و دەشەوە ئەکرێ ئاعتیادی. بەڵام پشتێنی ئاعتیادی کە لێرە لای من کرابێ و لە بیرم بێ ئەم قماشانەی ئێمە بەپانیە، بەڵام ئێمە خۆمانە بێ بیکەین بە دووکەتەوە بۆ پشتێن ئەبێ ئیلا ئاوا بێ. بەپانی پیاوێکە و 7 مەتری لا بردم، ئەو 7 مەتر ئەکاتە 14 مەتری. ئەم مەترانی کەیسە من لێ یەکەمەوە لە بیر مەدانەیەکی تریشانە و نزیکی 18 مەتری لێ کردو، بەڵام سبحان الله هەر حەجمی وا بوو کە بەستیشی تۆزێ هەستێ پێەکە زیابێ. ئەو دوو قیاسە قیاسیان شکانو.